ترسيس كي نبي رئيسي من لوكين وقولي سيمكن بويش تكان الشيك أبان تصورات يوانيا باشا كردستان. Spread across Turkey, Iran, Syria and Iraq, the Kurds are a people without a nation. The Kurdistan Football Association represent Iraqi Kurdistan and are preparing their team for the Alternative Football World Cup in summer of 2016. أو هالبزاردانة ياخد أو بالوان تيل أبغازية بو هريمانة ياخد بو ولاتنينا ياخد تاكو يساكا ناتوان بجدار من الفيفا اندامنينا لفيفا كما بجدارين لكونيفاي لبرو هيز درجة تشديمان برونا كراتو بويا بجدارين لكونيفا. أو كرسي أنا حاجة كرسي. طيب قربان بقرن درنga. كاك جارية السلام عليكم. ئێوەش باشین یاریزانانی کوردستانن زۆربەتان لە هەڵبژاردنەکانی عێراق یاریان کردو پێشتر بڵێم ملتەزیم نەیە بەم دەڕیبەوە ئیشەکە بەڕاستی هیچ دەرەچێ هەلا کولی کاکە موشکلەمان نییە شکر ئیسابە شت کە زیلاک نییە شەت دێمە دێشتێ کورە زۆر خراپە و جلانە ئەوە خراپەوە ئەزانی عیلمیانە لە چی هەرچی ئاو لە لەشتە دەرێنێ هیچ زعیف ناکە خۆ چۆری ناتەوێنێتەوە کاکە چۆری ناتوێنێتەوە جاگەر وایە خەڵکە چۆ فڕنەوە زعیفە بوو. Head coach Khosrow Goran lived through the worst years of the Saddam regime. A celebrated midfielder in a country whose leader was brutally suppressing Kurdish human rights. تەنانەت مثلا لە مەلعەب یاریزانی لێگرتوین ئیدام کراون یعنی ناومان لای هەندی برادرمان هەیە کە لە مەلعەب گیراون هاتوون بردویان لەبەر براو کەس و کار و هاوڕێکانمان گیراون ئیدام کراون شەهید مەسەڵەن کراون لە شاری هەولێر جارێک هەفتەیەک گیراین خۆشتن نەبوو مەسەڵەن لە سەر شێوازی ئاژەڵ بڕیانە کردی لێدان و مجەڕەد هاتنە دەرەوە لیانێ چونە ژۆرە لیانایی یاریزانم ئەم ڕقم چوار ئەوەت خۆشترین هەموو شتەکان بەدەست خۆتە لە یاریە بەڵام ڕایەنە شتەکان زۆر جار بەدەست خۆت نابێت یعنی هەموو جارێکەوە نابێنەوە خۆزگەم بۆ کاتانە کە یاریمانە شوت ئافرین فەرحان دووس خۆڵماتوو شەڕیتیانەما دیارە ئەم جارە برینەوە نیە ئەو پەنجەوانانەی کە دروستمان دەکرد داکەم لە بۆی دروست دەکردن بە مەچنەی ئەو دەریاوانانەی دەستنە ناو ئاوێ جۆرەك زلش لە بەدەکان نزیکە لە ناوکەفی گۆڵچێتی پەنجەوانێ تا مەسەلەن دەمویست مەسەن شەریکەبی ئەدیداس بی نایک بی یان یلوسپۆرت بی لۆمە کە هەرچەندی بەرەو پێش دەچم بەبیرم بێتەوە کە بەو دۆخە ژیایمە دوو ئیشیش دەکەم وەرزش و هەمان کاتیشدا پێشمەرگە واتای پێشمەرگە بڵێن ئێستا هەر ناوەکەی دیالە پێش مەرگ مەسەڵەن ئەگەر پێشمەرگە نەبێ من ناتوانم فوتبۆڵ بکەم مەسەڵەن ئەگەر ئێستا پێشمەرگە نەبا ئەمن نەوانێ وەکو مووسڵ وەکو ئەو جیانە بووم داعش لێرە دەبوو بۆی ئەمە یەک شتوانێ کورد مەبدەئی مەبەست نەتەوەیە ئەو چا دەدنی پشتە و چای مووسڵە خەونیێمە ئەوڕۆ خەونمان زۆر گەورەیە خەونەکەمان ئەوەیە ئەمە ببینێت دەورەت نەبەسە من هەر کوردێک بیت ئەو تەشجیعیان کە یاریزانی ئێمە حەزەکە بڵێ پێشمەرگە شەڕەکە تۆیجی لەسەر نەبەست لە یاریگاری خۆک و نەختێک ئەوەی لەم کاتا بڕین کە وەزیری کوردستان ئاوە بووی کە بێتە پاڵپیۆنێک زیاتر خۆیان لاکەن و ئەنجامی باش بەدەستبێنین کێ پەناتی لە یاریە سێ کەس چوار کەس پەناتی باش
بە خۆتان دەزانین وەزعی ئێستای کوردستان هەمووتان باش دەزانین ینی دەبی لە ئێستاوە لەو شەوە ڕەحسابی خۆتان لە بە خۆتان بکەن ینی لەوەی دەچین ئەمە سبەی ڕاکەسواری تیارەی دەبین و کە تا دەچین و دەینەوە هەمومان دەبی یەک دەستبین هەمومان دەبی برابین لەگەر یەک لە ئێستاوە بزان لەبەرەوەی ئەمە بە وەزعک و بە ئەوەک دەڕۆین چاوی دنیا لەسەرەمەیە ئەرێ خوا دەزانێ ئەو جامە دەبی بچین یانی دەبی بچین لەوەی دەچین ئەنجامەکی باش بەدەستبین لەوەی ناچین چکەمە ڕۆژی وێ نیە خەڵک بچی ڕاب بێریتم ئەنیا زەن بەڵام هەمووی ناگاتەوەی کە تو ئەو فانیلەی ئەو درێسێ لە بەردەکەی بە ناوی کوردستان گەمەی دەکەی The Kurdish people's dream of victory riding on them, the team flying to Abkhazia. It was once a result for the Soviet elite, and its government is still close to Vladimir Putin. ئەمە مصابین ئەنەمی سوتاوە من کەسی تێ نەماوە شەڕی ناوخۆ بڵێ تێکی دەبرات ئەمانی تحریک کرد ئەمان کردیانە شەڕ لەگەڵ جۆرجیا ئیسەمانی استقلالێکیان هەیە بەس رووسیا دوێنێ حدود ئەو ئەترافیان پێکاوکو دەوڵەت بەس کەسێکی ئەترافیان پێ ناکرد بەڵێ ئێمە هەدەفی ڕئیسیمان بردنەوەی هەڵبژاردنەوەی کوردستانە مەجالی تیانە ئەگەر وانە بین عنیە منتەخەب نین ئێمە هەڵبژاردە نین نە شەیانی ئەوەی نەکبین بە دەوڵەت شەیانی ئەوەی هەربین بە فرقەر The tournament is made up of 12 teams. Kurdistan are one of the favorites along with Abkhazia, Badania and North Cyprus. لەو کاتا بڵین تۆی پێ و خەڵکەمی کۆکاتەوە بۆی توانین بڵین تۆی پێ لەم بارودۆخە قەیرانی کە تایەتی تەنها بڵین خۆشیێکە کە بتوانین تۆ لە ڕێی خەڵک ئیتر بڕیەت بێ ئەوەی کە مەسەلەن جۆ بداتە ئەوەی کە ئینتیمای حیزبی چییە ئینتیمای دینی چییە ئیسلامە مەسیحە ئەوەیە کوردە عەرەبە Так, Убер, кто сегодня старше у вас? Все равные. Илья. Все равные. Слушай, подожди на секунду. Все равные в другом месте. Ты старший, давай. Илья, металлоискатели, проверяйте людей. И как положено, с билетом, без билета. Без билетов и гоняйте. Потом в конце, если будут места, мы без билетников тоже запустим. پێشەچی ماندی نەبن ئەوڕۆ بتوڵەکە دەست پێ دەکات بەمعنەویاتێکی زۆر بەرزتەوان یەکەم یاری زۆر یانی ئەوە تەسیرێکی خۆی دەبی لەسەر بتوڵەکە ینی بۆیە دەبی بە معنەویاتێکی زۆر باش یاری بکەن یاریەکەش دەبی لە بەرژەوەندی خۆتان کۆتایی بکەوین سەوڕش دەکەم مانزامێکی زۆر گەورەش دەبنەوە Но потом уже вот... Гол! Гол! Сборная Курдистана. На обострение. Оп, опасно. У меня есть и гол! Сборная Курдистана. Обернулась контратакой. 23-й номер сборной Курдистана. Шикарно. Вижу гол! Пешмерга, Сорос Джерри Хараман,
The Kurds train watched by the next opponent, the United Koreans of Japan. Victory will take them through to the quarterfinals. Ben askere olmuş. Ha asker misin sen? Ermeni askeri misin? Yok. Abgazi mi? Rus askeri. Rus mu? Sovyet hükümeti Almanya'daydı. Almanya'nın karşısı mührebeyi vakti ben orada olmuşum. Orada mı? Böyle Bunları almışsın. Kuvvetli birisi. Ha? Bizde Kürdistan'da, Kuzey Irak'ta 5 milyon. 5 milyon kişi var. Erbil, Slemani, Doğuk, Zaho, Kirkuk, Halabca çok var. bu Kürt. Kürt. И теперь в позиционной игре. И вот он, гол. Да, и тут уже Джо Эгун бессилен. Сейчас опасный момент и 3-0. Простите меня за мой кашель. Курды целуют газон стадиона «Динамо». Они счастливы. Это означает, что она с первого места выходит в следующий этап плей-офф. و بەبێ بابیش گەورە بووینە چونکە بابم لە شەڕی ئێران و عێراق لە بەندیخانەکانی ئێران گیرا بوو بەتەکیت یعنی تو کە لە منداڵیەوە ینی خانەوادە کەوتە ئەستۆی تو وا تەسەڕوفکەی کە یعنی ئەو هەستت هەبی مەسەلەن ئەوە ئەتووی ئیشان و دەکەی و ئەتووی ماڵێک بەڕێوە دەبێ ینی وای کرد کە ئەمن هەست بە خۆم بکەم ینی کەسایەتێکی لۆ من دروست کرد کە بتوانم پێشڕەوی مەسەلەن خەڵکێک بکەم شتێک بوو. هما لو ليرنا لو تصوري حمشتا تشبكه يعني بيت فريقك بتوش شوكتك يعني بس بخدا يعني لآستي ما يعني مستمشادكم يعني برواناكم هيك فريقك بتواني قوي ما بكى بس اون دي يكتري هرجرن يعني فريقك لسري همشتشيه فريقك في كردستان لسري همشتشيه مدرب غازي دويني توتي جورتين في الخليب ترسين كردستان دو ياري باش مان كردوه بهمون اوي كياري كردوه بهمون جماعته بوي كردوه دي بويني كردوه يعني باساين ما برتو بجود ولاكي خو ما بردو مانتو بان اختك تركيز كاين سر هو بلان بياني مازال هيك يعني ببهو بتشو دوري سؤال حزين حسن ماكدونالدو انا خوش ربسن ها نينيا ايه تركيا كتا باش بقربان ئەوان چونکە تەریقەی گەمەیان دیارە شاڵاوە دەکەن بگونجێن مەنگە سوودەشکەش هەبی لەگە پەدانیا ئەوەیە کە ئەوان مەسەن قورس و بەهەیکەل و ئەوە بن ڕەنگە زوو بکەون أوروبا جزئيات ودوام يوراني ارتباطات يعني أما الدنيا أنا مريض كوبر ومو فيش مركون هذا خرشوا Hey! 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 حالة ثانية المهرجان كان من ما خصم بينهم يرزان يما تزور غلط وصل ما مسألة كلام In the quarter-final, Kurdistan faced Padania, a large area of northern Italy that the Northern League, a right-wing political party, wants to make independent. Kurdistan have lost in their last 4 games against Padania. Everything hangs on a victory. Сборная Падании. Сборная Падании выступает в белых футболках, черных трусах. Опасный штрафной.
Футболисты. Гол! یاری پێ بکە تۆ درێژە یاریکە یاری وەرگرە وەرگرە Опасный удар и гол со штрафного забивает. Al tuffo, fa gol e poi. 2-1 ведет сборная Курдистана. یاریەکەمان زۆر بێت تەنزیمام ڕۆبا بزان قەینا دوو گۆڵمان دەسان خۆش یاریگە تەنزیممان نەماوە خەریکە فەرقە بێدەخل این دەرەچێ بێت تەنزیم دەرەچێ تەرکیزکەینە بی ڕئیسیمان لۆ بکەینە گۆڵی سێم بکەین بۆ شتەکان نەخسێک باشە کوردستان دەرێ گۆڵی سێم گۆڵی سێم Сейчас опасная контратака. Удар. В штангу попадает мяч. Да, не пошел. Навесу. Все-таки я понял, почему Мигель Дани сегодня... ئەوە زعیف بابە خۆت مەکە یاریکە یاری مەکەوە سوو مەکەوە ئەرێمە چییە؟ ئەمە چییە؟ هەم هێواش حەیی هێواش Posso parlare? مانەجەر مانەجەر E fammi parlare, no? Mica parlo con te, dai, coach. بۆ ئێمەوەمان کردایە بۆ ئێمەوەمان کردایە حسابمانە زۆر حەزارەتیانی Максим взял его в руки. И теперь мы переходим к самому интересному. Победитель будет выявлен в серии 11-метровых ударов. پەناتی بۆ مرتاحی بڕۆ هەلە مەکە بەهادیئی زۆر زۆر لەسەر خۆنیە هەموو جارە بیری بێ کە دڵنیان ئێمەی بینەوە لە بڕەوە بچۆ من نەترسێ کەس نەترسێ ها یاری یاری تر یاری پیاوە دۆڕی پیاوی باسۆ ئێمە چینە بۆ بردنەوە پەناتی لێ Команды. Четвертый мяч забивает. Наносить Лукафери, главный чистильщик сборной по Дании. Ферри разгоняется. Бьет. Никакой он не чистильщик, а Мазила самая настоящая. Лука Ферри попадает в перекладину. Нет, тем не менее он выходит на линию вратарской. Промазал! В теннисе такой удар называется матчбол. Пизоло разгоняется, бьет и гол! Сборная Падани выходит в полуфинал. Сборная Курдистана в ауте. А ведь они приезжали на этот чемпионат за чемпионством.
ئەو حاڵی تۆڵتۆپێن و هەمووتان هەمومان تەمەنمان مناڵە بە قۆناغی هەموو تێپڕی هەموو فۆت لە میسی ڕۆناڵدۆ چەند نەفۆتانە هەمومان دۆڕاین ئەو دویارێک چۆن هەمومان بردوان و پێکەین ئەم یارێ من هەموو دۆڕاوی بە ئاسی تاچی و جەماعی یاری خۆمانمان نەکرد پەناتێکەژەوە پەناتی و لێمان ناوتە بڵێنچی ئاوە ترمەڵێ ئەوتی ئەوە چێش دەمی درێژ بوو بابێ من بڵێ من وا ڕێم وایە با من جوایی بمەوە بەڵام ئیدی بە هەروەکو کاپتن گوتی مەسەلەن ینی یەکتری بپارێزن ئەمە شتێک ئەمەی کۆکردەوە کە کوردستانە تی پێماتوو بۆ کابلی سەر پلەی یەکەم و دووەم چکەم بەڕاستی خۆ دەزانی هەموو بێرزانەکان و دیارم بۆ نەگجانی تۆڵکە بۆ یاری کۆتایی هاتوون بەڕاستی هەموو تۆخواکانی گەماوانی ێژۆن بەڵام سەزار خۆمان نەخن بە ببینە هەر کەسێک لە هەر شوێنێک لەدایک بوو لە هەر شوێنێک لەدایک بوو ئەگەر لە بیابانە چی هیچ و بریشکیش بوو ینی هەر ئەوێ باوەی خۆی دەزانی ینی ئەگەر دووریش کەوتۆ ڕۆژێک لە ڕۆژان هەر دێتەوە ئەو شوێنە ینی هەر دڵی بەوێ دەکرێتەوە فەقیریت ئەوسا کاتی ڕژەین بەعز تۆ فیلاریت پارەت پێ پارەت نییە کوردیت عربیت ئینگلیزی لەو کاتانە وشێ لە بیرەکەی لەبەر حەزی یارەکە ئەوەی کە من وەکو شخصی خۆم مثلا ئەوەی کە تۆ داخل ئێمە ئەچینە ڕاهێنانیان وەکو یاریزان و کە دەستەکەی بە تەمرین هەموو ژیانی خۆت لە بیرەکەی ئەو چێ بوو ئەوەی بزر کرد پەنالتی ئەوە بوو کۆسرە لەگەر پادانیە لەگەڵ پادانیە ئەوە بوو ئەوە ئەمەی دەرکرد دەمەکەی دۆڕی مشکلە و گۆلیان بوو عودا هەردە بۆ پەنالتی زراومان دەچ کەس دەمەوە ئێستا ئەو گۆڵ نسیقم بە کۆسرەتی سەرهان لەگەڵی گەمە کردی گوتی پەنالتی دەردێنی گوتی ئەوە نامالێ نابە وحش کوردستان ڕاستە چاردووری مەداعش خەتەریات هەیە و بە چەند کیلۆمەتر لەمە دوورە داعش بەس کوردستان هەر خۆشە وەکو بڵێن ئەم لە منداڵی و پێش ئەمن تەمەنم 18 ساڵ پێشمەرگە بوویمە ئەمە کوردستان یعنی لە وەکو بوویمە ئەمن هەر شار هەر بڵێن لەسەر جادەی ئەو سیلاح و ئەو شتانە دەبینم کە قەومەکی بڵێن ئەمە کورد دابنەریتی کورد دیارە بەس ئێستامە چمانە سنوورمانە بەس کەگە سنوورشت هەبوو ئەو دەکا پێکەوە دەبەسترێتەوە پێشەوەی لەوان پێش حەز دەکەم پێشەوەی بڵێن بمرم ببینم کوردستانم دەوڵەتە